لە شارە زوورەوە هاتوین ئەمە دەستگیرانمە لەگەڵمەوە ئەریکە بورزامە. بۆم فیستیڤالە بە دەستگیرانی هاتون خۆشە بە دەستگیرانی جیاوازە؟ بەڵێ ئەی تەبعەن جیاوازە ئەرۆڵە دەستی خۆتانتان وەشاندەوە؟ شتێکمان کردووە. باشە بەخێر بن پیرۆستان بێ. چیتان بینی حەزەکەن چی تاقیکەنەوە؟ چۆنە جەوەکەی ئەمساڵ؟ جەوەکەی خۆشە جارێ ئێستا گەشتوون هێشتا هیچمان تاقی نەکردوێتەوە. حەزەکەن چی تاقیکەنەوە؟ چی بخەن؟ چی ببەنەوە لەگەڵ خۆتانە چی بخۆن؟ طبعاً فیستیڤاڵەکەی هی هەنارە ئیشەڵا هەنار تاقیەکەینەوە هەنارە بینەوە و خواردنی لێە و هەموو شتێکی لێە کاری دەستی تایە ئیشەڵا تاقییانەکەینە. پاریژ هاتن ساڵانی پێشوو هاتوون؟ بەڵێ پاریش هاتین ئەمساڵ جەوەکەی خۆشتر. کاکە سڵاو لێ بێ. تۆش خەڵکی شارە زووری؟ باشە بەخێر بن. هەنا شارە زووریش هەناری باشی لێوە نیە؟ هەناری لێ بێتتر بەس وەکو ئێرە نیە باشتر نییە. ئەو باشە نیە. هەناری هەڵەبجە بەناوبانگە. ئەوەنەی ئاگادار باخدارانی ئێوەش بەشداریان فیستیڤاڵیان کردوون؟ بەڵێ هەموو باخداران بەشداریان کردو و ئێرەش زیاتر بەشداری کرد. شارە زوور بەچی بەناوبانگە؟ وەڵا بە هەنار بەناوبانگە بە زەوی شارە زوور هەمووی بە پیتە ئەوە نەبێ بەڵام زۆری بە هەنار بەناوبانگە. خۆشە بە دەستگیرانی وێ بۆ فیستیڤاڵش دیگە. خەسوشتان لەگەڵا بەستەکەم لەگەڵ خزمانی ماڵی خەسووت هاتی وایە؟ بەڵێ بەڵێ جا لەگەڵەوە هاتوین. سەلامەت وژی سوپاس دەکەم. حەزەکەن چی تاقیکەنەوە چی ببەنەوە لەگەڵ خۆتان؟ وەڵا ئیتر شتەکان تاقیەکەین و هەرچیمان بە دڵ بوو زیاتر ئەیبین لەگەڵ خۆمانە و بە زۆری حەزمان لە هەنارە و هەرچی کەشمان بە دڵ بوو ئەیبین لەگەڵ خۆمان.